بناوی خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا ربه صلاة و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباعی طبعا به حتی رجا قیامته تماشاوان عزیز برنامه نو یا عشیر ما ام لپیشبری ونه ایرو برنامه خواه جی باشور کردستان یعنی جی کردستان عراق جی پایتخت کردستان جی هولیره بناو خویده اربیل ام دوشینن میوان برنامه ما ایرو مروفکی براستی جی بقیمته میوان برنامه ما سروک بگ عشیره خوشناف سروک عشیره خوشناف که نوزاد میران انور بگه او بخوا گون دیوان بیتواتیه بسدم گو دیواناوی لپایتخت لحولیر بو مجی خواست دوی دیواناوی دیروکی ده دوی دیواناوی خوشک ده ام برنامه پیشکش شوا بکن که نوزاد و گلک مروویوی رونشتینه براستی امی جیکک نوزاد دست بکن ام درج لاکن از خوازم که نوزاد اول خب بده داناسین پاشه در حق عشیراوی خوشناف ده در حق گندوی ده یه حریم که نشوپیم کردا یه کردستانی انشاءالله ده خافتن خدا صحبت خدا که نوزاد و جوارا دیار بکن که نوزاد هم بخیر هاتنا برنامه ما سرچواراتنا زور سپاس امروز بخیراتنی و کین خدا جوار عزیزه خوشحال بوین بناسینتان بهاتنتان وەکو میوانێکی خۆشەویست خدا جوار عزیزه بناوی خی گەورە من وەکو نەوزاد ئەنۆربەک میران ئەنۆربەک بێتواتە سەرۆکی هۆزی خۆشناو سلێمانی بله دیارە جەنابتان پێتان خۆشە هەندێک باسی بنەماڵی خۆمان و عشیرەت و ئەو شتانە بکەین کرم بکن بەڵێ بەخێر بن بەسەر چاو ئەمژی سپاسیە خۆ پێشکەش دکم بۆی وە دەریە خۆ یە دیواناخوا یێ ماڵاخوا وەژمەڕە کرد لەسەر ناوێ تەلەڤیزیۆن سەر ناوێ نونەر و خەباتکاری تەلەڤیزیۆنێ هەمیان ئەمژی سپاسیە خۆ پێشکەشی جەنابێوە و جەنابێوە دە پێشکەشی هەموو قەبیلا خۆشناو دکن سپاسان دەکەین بەخێر بن سەر چاو بەێ من وەکو خۆم وەکو نەوزاد کە باسی بنەماڵی خۆمان دەکەین تەبانەمە لە کۆنەوە لە باو باپیرانمانەوە ئەو دیوەخانەمان بۆ بەجێمایە کەسەک نەیتوانیوە بە تەنیا دیوەخانە بەڕێ با بەڵام ئێمە وەکو تەقریبەن وەکو خۆشناو وەکو خۆشناو عشیرەتی خۆشناو عشیرەت زۆرن دومین گەورە عشیرەتی خۆشناو پاش زاف خۆشناوەتیە یعنی کوردستانە باشوور عشیرە خۆشناو دومین یا دویەمینە یا مەزن بژنە مەزن بەێ عشیرەتیش مانای ئەوەیە ئەتو دەبی حدودی خۆت هەبی سنووری خۆت هەبی سنووری خۆت هەبوو گوندی خۆت هەبوو سەرۆکی خۆت هەبوو ئەو پێ دەڵێن عشیرەت عشیرەتی خۆشناو زیاتر لە 180 گوندە ماشاءالله یعنی زێدەی 180 گوندی عشیرە خۆش لە هەریر و باتاس و شەقلاوە و مەسیف و تا نزیک کۆیە و گۆمەسپانی و هەتا ئەگاتە قەزای ڕانیە نزیک قەزای ڕانیەی هەتا نزیک هیزۆپی مەسەلەن ئەو دۆڵی بالیسان و دۆڵی ئیسماقوڵیات و پشت سەفین و گەلە گەورەیە منبعی شۆڕشی کوردستانیشە چونکە جەرگەی کوردستانە بەێ هەر شۆڕشێکی بووبی لەو لە کوردستان ئەوان بەبێ ئەو عشیرەتەی نەکراوە ناشکرێت چونکە من یعنی جەرگەیەتی بەێ عشیرەتی خۆشناو تەسحیەی زۆردایە زۆر ماندوو بووە بە شۆڕشەکانەوە عشیرەتی خۆشناو عشیرەتێکی گەورەیە کەک نەوزاد ببۆرە بۆی تەماشەوان هیم ببن جەنابێوە بێژە عشیرەتە خۆشناو کوردستان دە یا دویەمینە
راپەرین و قیام و سەرهەڵدانی هەیە بێ خۆشناو نابە نێزی 180 گوندیوی هەنە بله و هەم لە منتیقا سۆران هەمژی لیا بەهدینان بله گوندێوێ ئەندامێ عەشیرێ هەنە بله بەێ لە بادینان کەمتر لە بادینان نێمانە بەڕاستی کێمەلواد کەمە گرانی سۆرانە بله بەێ خورچایەکەی هەموو کەتە جەرگەی خۆست سۆران مرکز ناو عشیرت شاخەکان. کیجان گونده بتوانه بێتواتە بتواته بله بێتواتە زۆر مێژوویە یا زۆر عشیرت بەناوبانگە بله شەقلاوە زۆر بەناوبانگە شەقلاوەش هەر قەزایەکە هەر هەمووی خۆی خۆشناوەتیە بله ئەزا ئەو گوندانی دەوروبەری ئەو ناحیە و قەزا و هیران و ئەوانە هەمووی خۆشناوەتینە بله بەڵێ خۆشناوەتی خۆی لە کۆنەوە وەکو حکوومەتێکی گچکە بله حکوومەتێکی گچکە حکمی کردیە بله خوشناو ئەجا خۆی هەموو عشیرەتەکان وانە بله هەموو عشیرەتەکان يعني هەروە هر بوون. یک خو حکومتك بچوکه لەبەر ئەوەی لە وەخت خۆی هاتو چۆ نەبووە حکوومەتەکان دەسەڵاتیان نەبووە دوور بووینە بله سیارە نەبووە ڕێ سیار و ئەوانە نەبووە ئەجا بە حکمی ئەوەی وەکو حکوومەتێکی گورچکە سەرپەرشتی عشیرەتی خۆیان کردیە هەر کێشەکە هەر مشکلێکی هەوبی لە ناو خۆیان حەلیان کردووە بله هی بەردەوامەکە بەخۆی ئێستا يعني فەرقی هەیە ئاشتی ئابۆری حقوق ئێستا فەرقی هەیە لەگەر جاران بله جاران ئەو هابوو دوایی بە حکمی ئەوەی کە ئەحزاب پەیدا بوو سیاست پەیدا بوو زەمانێک هات ئارازیەکانیان تەوزیع کرد بله ئەو هەموو گۆڕانکاری بەسەر و عشیرەتانە دەهات زەمانێک هات عشیرەت هەر زۆر زەعیف بوو نەما ئێستا تقریبا هەندێک لە عشیرەتەکان بە حکمی ئەوەی کە زۆر خزمەتەکەن خۆ خزمەتی عشیرەتی خۆیانەکەن خزمەتی میلەتی کوردەکەن و یعنی ئێستا وەزعیان بەرەو باشیە بله ئێستا عالەمەشی زۆر احتمال لەسەر عشیرەتەکانەکە ئەگەر بێت و ئێستا مەسەلەن لێرە لەو دیوەخانەی ڕۆژانە سڵح دەکرێت بله ڕۆژانە ئاشتەوایی دەکرێت دیوەخانەی ئەو بله دیوەخانە بێتواتێمە بله دیوەخانەی دیش هەنا مەسەلەن لێیان دەکرێت بەڵام زیاتر لێرە عالم ڕووی تێدایە بله بله تماشاوانن هجا کەک نەوزاد دبێژە ئەف دیواناوی شوە دەمام هاتنجی gelek insan ڕوونشتی بوون yani bideha insan ڕوونشتی بوون dibêje ev dîwan ya got niha em lê bername saz dikin dibêj sibê ama iştaşiya dest pê dike heta derengê şevê çûn û hatina dîwanê berdewam e şwa hewşek fire heye ev dîwan xwe fire ye ciyê havînê yê zivistanî cuda ye dibêje endamê eşîrê û yê ji xeyrî eşîrê jî yani pirsgirêkê wan meselê wan yê ji bo aşîtiyê ji bo wekî dî dibê têne vê dîwanê ew pirsgirêkê wan li gor xwe em çareser dikin ji xwe dibêje yani eşîrê Kurdistana Başûr her yek xwe wekî dewletek biçûk bû hundir xwe de bi sedem got ew çav ev medya nel pêş bû hikûmet belkî nedigeşt gelek gunda dibê her eşîrek wekî hikûmetek biçûk wek konfederasyonekê bû merselê xwe di hundir xwe de hel dikir bibore kek newzad ji ber got behdînî jî lê guhdar dikin min terceme kir کارێکی باشە belê کارێکی باشە جا عشیرەت ئەو دیوەخانەیمان لە باو باپیرەکانمانەوە بۆمان مایتەوە belê ئەو سڵح و ئاشتەوایی ئێمە وەکو وەرەسە لە بابمان و لە باپیرمان لەوانە فێر بووینە belê بکارین چۆن بتوانین خزمەتی میلەتی خۆمان بکەین جا هەر ئاشتەواییەک کە ئەکرێ لێرە شەرتنی لە عشیرەتی خۆمان بێ belê جاری وا هەیە لە بینی عشیرەت و لە بینی عشیرەتێ شتکەشە yê cuda jî ئیزیداش دێن belê ئیدی ئەگەر بێت و جەنابتان هەندێک دۆکۆمنت وەربگرن لە ئیرشیفەکانی ما dokuman belê وەربگرن لە ئیرشیفەکانی ما belê زیاتر بۆتان ڕوونەبیتەوە belê ئێستا ئەمە ناتوانین ناوی ئەو هەموو سڵح و سەلاحەت و هەموو شتانە برێن کە هەیە
Yani kare cuda cuda jî heye. هەمووی Ji زۆر gêrî sulh û aştiyê. سەدان Belê, سەدان کاریدی هەیە belê, ئیوا هەیە مشکلەی عائیلی هەیە belê. ئیوا هەیە مشکلەی دشمنداری هەیە دشمنداری لەسەر ئەرز و لە سۆشتیوە ئیوا هەیە غەدری لێکرایە ئەزا ئەنواع ئەشکال کێشە هەیە شرتنی ئەیلان کێشەی کوشتن بی ئەشکال شت هەیە Yani bu boreyeke Nevzet ez axaftinava dibirim. Yani ev dîwanxane, mahkemeye, ewlehiye, asayişe, parastine, boy gel, boy eşîran. Yani hemû pirsgirêk li gor pirsgirêkê çareserî li gor îmkanê xwe bikar tîne. ئێمە جێگای یاسا ناگرینەوە Belê, ئێمە جێگای یاسا ناگرینەوە belê, بەڵام یارمەتی دەرین بۆ یاسا belê. مەسەرەن زۆر کێشە هەیە بە یاسا 2 ساڵ 3 ساڵ حەل نابی Rast e. لێرە haye. لێرە بە ڕۆژێک 2 ڕۆژ حەل دەبی دەچن بۆ یاسا memnû jî dibin. مەمنونیش دەبن بەێ. دەچن بۆ یاسا هەردووچان تەنازولەکەن یاساش Betal. بەتاڵیەکە Belê, ئەجا ئەو زۆر مهمە belê, زۆر کەس واتی ئەگا کە ئێمە دژی یاساین بەڵام ئێمە یارمەتی دەری یاساین belê, گەلێک جار یاسازان هاتیە لێرە کێشەی هەبووە belê, حەلی کردیە belê. گەلێک جار ئەوە بووە یعنی هەمانە بەس ناتوانین ناوی عالەمی برین Yewe bi iqnaye yasa qanûne. Yewe bi iqnaye بە qanehkirin. قەنەعەتە چونکە هەر شتێک کە قەنەعەت نەبوو Belê, ئەو ئیشە حەل نابی belê, ئێستا دوشمنداری ئەگەر لێرە سڵح نەکرێ ئاشتەوایی نەکرێ 20 ساڵ حکم بکرێ لەوێ کە بەر بوو صاحب حەقەکە دەستی دەیکوژیتەوە belê. 20 ساڵەکەشی خوارد Rast e. کوشتنەکەشی لە جێی خۆی Li hemû Kurdistanê معناوی هیچ نەبوو rast e. معناوێ هەر ئەسڵەن یاسایەکە ئیسفادەی نەبوو Rast e. بەڵام ئەگەر ئاشتەواییەکە بوو ئەویش دەچی تەنازولەکە یاسا حەقی وەرەگری Belê, بە یاسا حەقی وەرەگری belê, بەڵام صاحب حەق ئەگەر تو تەنازولی کرد حکومەکەی کەمە بیتەوە و کێشە نامینێ belê. ئەوە شتێکی گرنگە بەڕاستی ینی خاستان لە زروفی ئێستای کوردستاندا Belê, لەبەرەوەی کوردستان بخۆ دەزانی کێشەمان زۆرە دشمنمان زۆرن belê, دەورەیان لێداوین ئەگەر لە ناو خۆشمان ئەمە بە خۆمان یارمەتدەری خۆمان نەبین و belê. على الأقل بەشێک لە کێشەکان حەلکەین دوو پیاو هەبن دوو ڕئیس عەشیرەت هەبن دوو ڕیشسبی هەبن هەندێک کێشەی حەلکە یارمەتی دەرە بۆ کوردستانی خۆمان و میلەتی خۆمان و بۆ حکوومەتی ئێقلیمی کوردستانی خۆمان Belê, یارمەتی دەرین ینی بەڕاستی ئەمن ئەوهایان تێگەین belê. Kek Nevzet wala karê we hem karekî İslamî ye hem însanî ye. Belê. Yani karekî zor ciwan e. طبعا ئەو کارە ئەمن وەکو خۆم بەڵێ برا گەورم بە عمر لە برایەکانم گەورەترم لە جێی بابم و لە جێی برا گەورەکەم دانرایمە Belê, بەڵام ئەکسەری ئیشەکان ئەکسەری ئەو کارانە بەڕاستی برایەکانم بە تایبەتی کاکسەر هەدی برام کە لە من بە عمر گزکەترا belê, هەمووی ئەو بە زۆری مەسرف و بە زۆری ئیشکاری دائیرە و ئیشکاری سڵح و سەلاحەت و قەناعەتکردن بە عالەم belê. تەسیری لە 190 ئەوە Baş e. Gelek baş. کاکسەر هەدی برام Belê, کاکیم دادیش ئەویش هەر برامە ئەویش هەر متعاونە لەگەرمان ماندووە زۆر جار هەندێک ئاشتەوایی هەیە تەحویلی ویەکەین ئەو بە قسەی خۆش حەلیەکە belê, جا هەیە بە قسەی خۆشە و هەیە بە قووەتی مادێ و شتێکی گرنگتریش هەیە لێرە دەمەوێت بۆت باس بکەم belê. Fermû. مقابلی ئەو ئاشتەواییەی هەر ئاشتەواییەکە بی Belê, زۆر جار ئێمە مادیەن زەرەرمان کردووە belê, زۆر جار ینی مقابلی ئەو شتە ئێمە پارەن وەرناگرین belê. زۆر جار پارەش دەدەین Cenab-ı o diyene زۆر جار ayla wed de. بووە Belê, پارەش دەدەین بۆ ئەوی کێشەکە بکوژێتەوە حەلبی لەسەر کەم و کورتێکی ئەو رازی نابی ئەو رازی دەبی ئەو دەرێکەمە ئەو دەرێ زۆرە ئەمە لەو لایەوە تەرتیب یەکەین دایاندەینێ بۆ ئەوەی کێشەکە حەلبی belê, ینی زۆر کەس هەیە لەوانەیە بڕێن ئەو دیوەخانە پارەی وەردەگری ناشتیوان نییە ئەمە هیچ شتێک بەرامبەر بە هیچ کێشەیەک هیچ مقابلەکمان نییە belê. Xeda xêra qebûl bike wala karekî ciwan e. Yani serda hûn perayî din zor muhîm e. ئەگەر Cara yekem ez dibihîzim. Yani
یه آشتی بکارتینه و سراجی پراد ده چونکه بله. مثلا لهری مامه کردستان باکر yani gelek ağa و میر و بک بله. کاری آشتیت کن بس مصرف دیوخانه وردگرن مصرف ورناگرید بس جوان رد به مصرف خون بدن یه و هون ددن کارکی زور مهمه هذا طبعا زيقل لا كاتو زاري وهي تاس عاديك دو شوي دادن شي شوي دادن اتو اصراحات خوتي كدي بله اتو لما نوستي اصراحات كي مشكله قدي اتو دبي هلسي بيدي وخانه بله اتو دبي سبينان دانشي عصران دانشي شوان دانشي او هموي لجاني خود دروا بله امن بري خوم او بينارن اميرايتي يان سروكايتي او بيدرن خدمتكاري او ملتي بله بشويشي انساني بله ئەوان بەمەدەرێن بەڵێ میر و جەنابەت و ئەوە بەڵام ئەمە خۆمان بە خزمەتکارە زانین بەڕاستی ئەوەش هەیە بله زیات بەڵێ بله ببۆرە ئەوێ گوتن دیوانێ شخوا قسمێک جوان بۆی ئاشتیە بۆی پرسگرەیەکێ خوتن یە بۆی زیارەتێژی گەورە زۆر دێن ینی گەلێک دێن بۆی هەو زیارەتێ جەنابێەوە دیوان خانەی زیارەت بکە ji عشیرەتê ji cuda ئەزا ئەوانەی کە دێن لە بۆ زیارەت مثلەن دوێنێ پێرێ چەند ڕۆژ پێش ئەوڕۆ عشیرەت بە عشیرەت مثلەن عشیرەتی دەزەی دووجار هاتن دوو تاقمە عشیرەتی برادۆست شێخەکانی برادۆست عشیرەتی مثلەن لە زۆرن هەموو بەڵگەکان هەنا ئەگەر بتەوێ ئیسفادەی لێ بکەی وەربگری لە ئیرشیفیمە ئەتوانی وەربگری ئینشەڵڵاش ئارشیوێ ئەتوانی وەربگری ئەوانەی کە دێن لە بۆ سەردانی دیوەخانە و لای ئێمە و لای برایەکانمان و لای کوڕەکان گەنجەکان ئەتوانی لە قەتات وەربگری ئینشەڵڵا گەلێک زۆرن مەسەڵەن نونەرژی تێن یە حکوومەتێ یە دەوڵەتێ نونەر بەخوا نوێنەری دەوڵەت ئەگەر کارێک شتێک هەبی شتێکی زەروری هەبی مەسەڵەن مشکلێک دروست بوو لە بازار لێرە گەنجەکانی عەرەب و کورد شەڕیان کرد شێخەکانی عەرەبان و حکوومەتی بەغدا و حکوومەتی ئێرە و تقریبان گرژێکی تند پەیدا بوو ئەوە 2 ساڵ پێش ئەوڕۆ 2 ساڵ و شتێک پێش ئەوڕۆ برا گەورەکەم هەزار ڕەحمەتی لێبی ما هاتن محافظ تەلەفۆنی کرد والی کاک نەوزاد هادی گوتی ئەو کێشەمان هەیە بە مەحەل نابی ئەوە ڕئیس عەشیرەتەکان هەموو لێرەنەوە چەند ڕۆژە لێرەنە میوانی منە نازانین چۆنی حەلکەین کاک سەرداری برام گوتی بابێن هەموو هاتن محافظ هات برێن ئەو چی پێ دەرێن لە کنەگۆ بە محافزی دەرێن چێ والی والی بێژنە والی برێن والی هات جەماعەتی پەرلەمان هاتن شێخ عەرەبەکان هاتن مدیر شورتە هات حکوومەت هات هاتن لێرە لەو دیوەخانەی دانیشتن شێخە عەرەبەکان هاتن جەنابی کاک سەرداری برام بە شێخە عەرەبەکەی گوتی من 3 کوڕم هەیە دوویان هەدیە بۆ تو شێخی عەرەب وەرە بوو نا برای من بەوی برایتە ژێرە چکە مەغەدر لەوان کرد گوتی ئەم 2 کوڕە من هەدیە بۆوە یەکیش بۆ خۆم ئەو ڕاستان گوتی عەفو ئیشەکە تەواو بوو یعنی کۆتایی پێ هات بە کێشەکەی ئەوانیش صاحب موقفن يعني مهمن عرب كقصة كرد براسي صاحب موقفا اوان قلت کە تو 2 کوڕی خۆت بدەیە ما ئەمە شەوەی کێشەکەمان نەوێت کێشەکە کۆتاییە هەتا سەعات 12 شەوێ لێرە بوون لێرە ناممان خوارد وشتمان خوارد هەر کەس ڕۆیشتەوە والی زۆر مەمنون بوو کە ئەو کێشە حەل بوو ئێستاش ئەو شێخە عەرەبانە عیلاقاتیان هەر هەیە و دێن بۆ لای ئێمە ئێستاش دێن تەلەفۆنەکان عیلاقات بەردەوام بوو تعارفمان کردو یەکدیمان ناسیوەوانە لەو ڕۆژانە کێشێک لە بەغدایە دروست بوو لێرە تەلەفۆنێکمان کرد بوو ئەو شێخانە من ئەو کێشە هەیە لەگەر کوردەکان کێشەیە ناردمان و لێ فەسلیان کردو حەل بووتەوە یعنی ئەو کێشانە لە بینی کورد و عەرەبیش هەیە لە بینی عەشیرەت و عەشیرەتیش هەیە مەسەڵەن جاری وا هەیە کێشێک لە ئەگەر عەشیرەتێکی هەیە ئەجا هەرچیە ئەوجا زێباریە ئەوجا زراریە خەیلانیە
ئێمە لە بینی خۆمان تەلەفۆنەکەین کاکە ئەو کێشەوەرن دانیشین بۆی حەلیکەین بله کێشەی بینی عالەمەشی یانی بله کە کێشیان هەیە بینی بله دانیشین حەلیانەکەین ئەوانیش یارمەتی دەرن بله ینی عشیرەتەکان دیکەش یارمەتی دەرن چونکە هەردوو لامان ئیشمان بە یەکەبی بله ئەمەش ئیشمان بەوان دەبی ئەوانیشیان بەمە دەبی بله ئەوە قەزەی سوڵح و سەلاحەتی شەو هەیە. بله کاک نەوزاد ناوا عشیرە خۆشناودا بڵێ سیاستمەدار یل پێش دەرکەتنە سیاست مەداریمە بەرێوەڵە هەنا بله مثلا چەند کەس بەڵێ وەسەلا والی ئێستا والی بمێت خۆشناوە ئەوە خۆشناوە بله. ئێستا هی ئێستا بله سەلام خۆشناو تازە قسەتان لەگەر کرد ئەو وەکیل وەزیری خوێنێ باڵا بوو لە بەغدا ئەوە سەلام خۆشناوە خۆشناوە ئەو دکتۆر دکتۆر سەلام بله دکتۆر سەلام وەزیری ئەوقاف خۆشناوە بله ئەکسەریەتی حاکمەکان یاخود ڕئیس محکەمە ئیبراهیم خۆشناوە ڕئیس محکەمەی تەمیز ڕئیس محکەمەی تەمیز ڕئیس محکەمەی استێناف ئەوانە ئەکسەریەتان خۆشناون وەڵا جا زۆری دیکەشەنە ڕئیس جامیعە و ئەو شتانە مثلەن محەممەد سدیق خۆشناو محەممەد سدیق خۆشناو سەرۆکی جامیعەی لوبنانی فەڕەنسیا خۆشناوە لە ئوستازی جامیعە و لە تەربیە و عکسی خۆشناو مەنگەلێک زۆرە هەمووی ئینسانی مسەقف ئینسانی ڕێکپێک ئینسانی محتەرەم و ڕۆشنبیر هەمووشان دێنە ئێرە هەمووشان دێن لە بۆ دیوەخانە و ئەمەش لە خزمەتیان داینەوە. کاک نەوزاد ji غەیر کوردستانە باشوور ینی یا عێراق مەسەلا لە باکوور لە ڕۆژهڵات ڕۆژاوا کوردستانێوان خۆشناو هەنە ینی ئەندامی عشیرێ بەڵێ هەنە بەڵێ گوندی هە گەورە هەیە شاری گەورە هەیە لە ئێرانێ لە مەهاباتە خۆشناو ئەو ئەو محمەلەی لێ مەهابات لە مەهاباتێ لە خانێ لەو گوندان لەو شارانە خۆشناوی زۆرن جاربەجار دێنە ئێرە گوندەکەی لە تورکیای بەس وەڵاهی ناوەکەم لە بیر نییە هەر هەمووی خۆشناوە گرێدایان پارێزگە ئەوەش نازانم بەس نەوەڵە ئینشەڵا بەرنامە بوو بۆسیلا ئەچین تەماشە بکەن وێ بێژنەوەی ئەم ژمەرێوانە زۆر مەقسەدمە بچم زانم چۆن ئەوان گەیشتینەوێ لە چ زەمانەکی لا یەزال حیمایەی کولتوری خۆیان کردووە لە دەشتی هەولێرێ خارجی حدودی خۆمانە تازە ئێستا ئەوانە لێرە بوون لە دیوەخانی دانیش بوون هەمویان خۆشناوی وێنە دێن بۆ ئێرە بۆ دیوەخانە یاهولێری بەڵام شتێک هەیە پێویستە من لە بیرم چوو بۆتان باس بکەم ئەو دەبا لە بیدایەتی باسم کردایە فەرموو خۆشناوەتی عمری لەوانەیە 800 ساڵ هەبی دیرۆکای منێ پرس بکرا کەرم کەش بڵێ خۆشناوەتی ئەسڵی خۆی کە باب و باپیریمە زیاتر لە 700 ساڵیە کە ئەمبێز باپیرە گەورەیمە بووە هاتیە تیدا ئەو منتیقەی ئاوادان کردەوە کوڕیان هەبووە ناوی خۆشناو بووە ئەو منتیقەیان ناو لێ نایە خۆشناو ژورستەن یا ناوی عشیر ئەمە سندیتمان هاتنەکەک نەوزات ینی ji serhedê hatine zozan naş destê خۆی کوردستان هەموو یەک بووە یەک هەرشا فەرقی نەبووە ئەمن بێمە کوردستانی باکوور و باشوورانە نەبووە کوردستان یەک بووە شوێت کەیف لێبایە ئەوە نەبایە چوی لەوێ ئستقرار دەکرد بەڵام باپیرەگەورەمە ئەردەلانی بووە لە وەخت خۆی لەگەر شای ئەوانە مەشاکیلیان هەبووە ئیدی 700 ساڵ پێش ئێستا کە هاتیە لە منتیقەی وتی لەوێ نابم ئەلە منتیقەی کوردستان لێرە دەبم ئەو منتیقەی ئاوادان کردیتەوە 500 عائلەی لەگەر بووە لەو گوندانە بڵاوی کردیتەوە ناوی لێنێ خۆشناوەتی ئەوە ئەو خۆشناوەتیە لەو کاتەوە هەتا ئێستا لە ژێر دەستی عائلەی خۆمان بووە لە میر ئەمبێزیەوە ئەمبێز خانیان پێڵێن میرانی ئەمبێز بەک خان لەو کاتەوە هەتا ئاگاتە ئێرە لە دەست خۆمانەوە بووە تەمان دابەشیش کرایە خۆشناوەتی لەبەرەوەی سێ برابووینە و منتیقە زۆر گەورە بووە بەسەر سێ برایاندا بەشکرایە ئەجا دوور و تەفسیل زۆرە بەسەوە مختصەرەکەیتی
تەماشاوانên هێژا ئەم لە کوردستانە باشوور لە پایتەختێ لە باژارێ هەولێر بکەک نەوزەد ڕێ ئەم دەرحەقێ عەشیراوی خۆشناف و دەرحەقێ هەرێمێ عادەتێ هەرێمێ یە عەشیرە هەفپەیوینە دکن بەرنامەمە بەردەوام دکە کەک نەوزەد ئەم لە دیوانێ گەڕیان ڕاستی تشتێک گەلک بالا من کشان و دیوانەوە قسمەکی موزەیەش خۆکەکە کامەرەمانژی ڕێدا گەلک تشتێ دیرۆکیتە هەیە سەڵەمە جەرجەرەتێدا دی شور ئەو تڤنگێ بەرێ یê bapîrêweyî di dema raperînê de bi Mela Mustafa rehma xweda li wan be pêra şerkî hemû mûzeyê de bûn xuya hûn mereqberê dîrokê ne jî yani ew mûze çi bala Welahi ewa xwe drûstkirdinê ew dîwexane xirayî xwe bîrokeyî Kakserhedî bû eza ewa sutfe bû bi xweman keyfman bew kultûre ciwanê dê بەڵام هەر کەسێکی هات تەماشای کرد فۆلکلۆریە شتێکی هیناداینە هەر کەسێک هات شتێکی هیناداینە وەکو هەدیە ئەکسەریەتی ئەوانە هەدیەنە هەدیە بۆ دیارە بۆ دیوەخانەی هەندێک شتی بەسیت هەیە بۆ خۆمان دامان نایە بەڵام شتەکانی دیکەش ئەکسەریەوێ دیرۆکینە و هینایەتیان دایانە دیارە شتێکش هەیە حەزەکەم بە ئەوەش باس بکەم کەرەمکە طبعا ئەمە خزممان زۆرن هەر ئەوەندە نییە ئەمە خزمی خۆمان هەر لە شەقلاوەی ماری میرانی عوسمان بە شەقلاوەی مەشهورن ئەوانیش ناوێوان دووبارە بکەشکەرەمە ماڵێ میرانی عوسمان بەی شەقلاوەی ما طبعا ئەوانیش میرانی شەقلاوی ئەوانیش هەر ئەمە یەک پشتین هەمومان کوڕی ئەم بێزین هەمومان نەوەی ئەم بێزین ماڵی میرانی ئەنوەر بەرجی بالیسانێ ئەوانیش هەر عینەن خزمی منە ینی بالیسانیژی قسمێک هەموو خۆشناوە ئەو ژۆڵی بالیسانە هەمووی خۆشناوە لەگەلمەت بێژنە قابیلە ینی عشیر کۆنفەدەراسیۆنە بنگە هاوێ قبیلە بالیسانیژی بالیسان و شەقراوە و بێتواتە و ئەوە هەموو یەک بلند خۆشناوە بنگەهن ئەیدیکەش هەمووی هەر خۆشناوە خۆشناوە هەمووی خۆشناوە باشقا کینە ژی غەیر بالیسانیاکە نەوزات هەر ماڵێ ئەو میرە گەورە ماڵێ میرانی عوسمان بەجێ و ماڵێ میرانی ئەنوەر بەرجی بالیسانەیە دەگەرەمە ئەوانە وەکو میرن هەنە خزممان بەڵام وەکو میر ئەوانەنە وەکو میر وەکو ئەوان کە بەگن بەگزادە مەسەڵەن لە هەموو گوندەکانی خۆشناوەتی تەقریبەن بڵاو بوونەوە هەر کەسە و لەقەبی خۆی هەیە شتی خۆی هەیە و هات سۆ عێلاقات و خزمایەتیمان هەیە کاک ناوزاد کوردستانê de گۆ دو عشیرê gewre henek jêjî ya duyemîn xweşnawe yêdî çi eşîre gewre me yêkem zafa yê duem xweşnawe jî cav gewre lê Îranê heye li Cinûb hemûî cafa li dûkanê li hesabekirê mentiqey Slêmanî û eşîret zorin belam ew yan zor gewre ye paşê kiyane yani eşîret zorin li zaxoya ra pêda were heta degeyê xaneqîn هەمووی بەش بەشە هەمووی عشیرەتە ئەوجا ئەگە لە زاخۆی ڕابوت باس بکەم گەلێک زۆرە مەسەڵەن فەرموو عشیرەتی ئەگەر لە بیرم نێتی مەسەڵەن زێباری هەنا دۆسکی هەنا مزوری هەنا بەرواری باڵا و بەرواری سەرێ هەیە و خوارێ هەیە بە بیرم بینەوە زۆرن سوورچی هەیە ڕێکانی هەیە شێروانی هەنا گەردی هەنا دزەی هەنا ئاکۆ بڵباس میراودەلی مەنگوڕ و مامەش گەلێک زۆر وەڵای هێزا لەوانەیە بە سەدان عشیرەتی بەسەستا هاریان ناوەکانمان لەوانەیە نەیەتۆ بیرێ کەک نەوزاد هەر عشیرێک بتشتێکی خۆل پێشن هەنێک میێوان پەروەرن هەنێک ناندارن هەنێک دکاری ئاشیتیە دە شارێزانە ینی عشیرە خۆشناو بچی خۆل پێشە یە هەری عشیرەتی خۆشناو مەشهورە بە یەکەم شت ئینسان خۆ ناوی باسی خۆی بکات دەبێ یەکێک باسی شتێک نابە بکەن بەڵام من ناچارم جەناب پرسیارەکە دەبێ ڕاستیەکەت پێ بڵێم مەقسەد بۆی تەماشەوان ناگەهدار
لەوانەیە شەڕیان کردبی لەگەر لەشکری رووسیش شکاندویانە لە منطقەی ڕواندزێ بروسرە بە رووسڕ شەڕیان کردی و شکاون ئەوان شکاون رووسیا بەێ ئەوە یەک لە شتە مێژوویەکانە بەێ کە عالم باسەکە ئەمیش لە زاری عالمی باسی گەرناسن ئەوە گەرناس بەێ دوو ناندەرن مەسەرەن شۆڕشی کورد بەێ شۆڕشی ئەیلول ئەکسەریەتی لەسەر زژی خۆشناوان بوو بۆ خواردنێ بەێ چونکە ئەگە خواردن نەبی و شۆڕشە ناکرد شۆڕش نایکردن بەێ گوندەکانی خۆشناوەتیش هەمووی بەناچاری عالەمەکە ڕووی دەوێ ئەکرد منطقەتی حساس و استراتیجی و ناوشاق بوو بەێ عالەمەکە شۆڕشەکە ئەلەوێ ینی ئەگیرسا و ئیسراحەتێک کرد و ئەچۆ زەبهەی زان ناندەریشن زۆر بەێ ئەمینیش بووینە بەێ ئەوانە ئەو سفەتانە هەبووینە بەێ بەڵام بەداخەوە زمانەکی قەدیم فەرقەکە دەگەر ئەو زمانی ئێستا جاران خیانەت نەبوو وەفا هەبوو بەێ ڕاستە ئێستا تقریبا وردە وردە وەفا نەمایە خیانەتکاری زۆرە ڕاستە عشیرەتەکان زەعیف بوون بەێ دەستی برێمچی دەستی سیاسێتیان کەوتە ناوێ بەێ شۆرەشی دەژی بڵێ دشۆرەشا کوردی دەژی کەدا عشیرا خۆشناو گەلەکەشوە دشۆرەشا کوردی دە شۆڕش کوردی جادەلا کوردی بەڵێ بەڵێ ئەوە هەر مەزای تێدانیا ئەو شۆڕشی کورد منبعی لە خۆشناوەتیە بوو بەێ هەر ئەگەر مێژوو بخوێنیەوە بێتواتە بەێ بێتواتە ینی هەموو ئەحزابەکان هەموو شۆڕشەکان لە بێتواتێ جەنابی مەلا مستەفای بەێ جەنابی بارزانی بۆ خۆی سێمانگان هەر لە ماڵێمە بوو لە بێتواتەی بەێ ئەوە یەک لە سوورەتێویژی مەدید ڕسمەکانشتان ڕسمەکانەویژی مەدید بەێ بەێ کەک نەوزاد ینی لەگۆر عادەتی عشیرایە عشایرا ینی پێشی وەدیت نوهاژی ئێستاژی وەدیتیە چه هاتگوهردن چی چوو چما چکێم بوو ینی عشایر وەکی بەرێنە یا نوهاتن نوژەنی گوهرتن دوان دەژی شێکریە لەگۆر نەڕینەوە ئازا وەکو بە زەنابتم گۆ جاران ئەمن و ئەمانەت هەبوو وعد و وعود هەبوو بەێ ئێستا ئەوە کەم بوویتەوە مەسەلەن جاران عالەمەکە بوو صاحب حیوان بوو دەچونە کوێستانان بەێ ئێستا ئەوە کەم بوویتەوە کۆچەرمەت گوتن کۆچەر بەێ جاران ئەتو ئەمین بوو لە جیرانی خۆت ئەگەر ڕۆیشت بای کلیلی ماڵی خۆت دەدایە منداڵی خۆت بەجێ دێشتن لێ ئەمین بووی بەێ تقریبا ئێستا ئەو ئەمن و ئەمانەتە کەم بووە بەێ ئەو کولتوری قەدیم تقریبا زۆر لە کورتیدایە جاران ڕاو دەکرا ئەسپت هەبوو وڵاخت هەبوو دەچوێ ڕاوێ ئێستا ئەوە بەدەگمەن هەر نییە بەێ وڵا شت زۆر بوو ئێستا نەمایە زۆر فەرقی کردیا پێشانەمە لە گوندی بووین ئێستا هەستنە شاری شار و گوند فەرقی زۆرە ئەو کولتورەی لە گوندی هەیە لە شاری نییە ئەو کولتورەی لە گوندی هەیە لە شاری نییە بەێ شار دەبی محاوەی خۆشیانت بکەی و ئەفەندی بی و جچ کوردی تقریبا نەمایە ئێستا ئەکسەریتی عالەمی جچ کوردی بەر ناکە بێتواتێ گوندێ بێتواتێ دیوانەوە هین هەیە فعالە ئێستانا ئێستانە پێشان هەموو لێرەیە هەمووی ئێستا ئەما لێرەینە بەێ لەوێ لە بە حکمی مەشاکلی ناوە خۆمان بەێ ماشاء الله بەێ بە حکمی مەشاکلی ناوە خۆمان هاتینێ خەدام وەفاقیە ئینشاءالله کەک نەوزاد دەمامە هەندێک مایە ینی تشتێکی هەم بۆی عەشیرە بۆی تەماشەوانە بۆی خۆشناوە بۆی ئەت بەرنامە هەموو دنیا لێ گۆدار بکە تایبەتیژی کورد پرتر لێ گۆدار بکە بۆی هەر چار پەرچێ کووردا یە تەماشەوان گۆدار بکە تشکی بۆی وانون بێژن کەرم هیوادارم هەموو عەشیرەتەکان پشتی یەکدی بگرن بۆ خزمەتی گەلی کورد نەک بۆ دژی کەس نا بۆ خزمەتی گەلی کورد هەموو عەشیرەتەکان خزمەتی گەلی خۆیان بکەن هەمویان هاتووە یەکدی بکەن هەمویان یارمەتی دەربن بۆ یەکدی بۆ خزمەتی گەلی کورد فرسەتە ئەو فرسەتە لە قسە خۆیان نەدەن هیوادارم عالەمیش بەغەڵەت تێنەگەن
کە ئێمە ئاشتەوایی دەکەین لە بینی ئەو بله دژی یاسایە نەخێر یارمەتی دەرین بۆ یاسا بله ئەو دوو پێشنیارەمانە کاک نەوزاد ئەم سپاسیۆخە پێشکەشی جەنابێەوە جەنابێەوەدا پێشکەشی هەموو خۆشناوی هاتکن بۆی وە دەریەخوا یە دیواناخوا یە دلێ خۆشمەرەڕە کرد ئەم گەلک کێبخۆش بووم ڕاستیژی بەرناماک چاک بوو ڕاستی بناسیاوەژی ئەم مەمنون بوون خدا ژۆ ڕازی بە ئەمێ دەماش بۆ بەرنامە هاتبوو بە قاتاندن ji ber got qediyaya me dema xwe dawî bikin em spasiya xwe û pîrozbahiyê xwe pêşkêşî cenabê wat زۆر سپاس بەداخەوە ئەگە برای گەورەکەم مابایە زۆر ئیسفادەتان لێ دەکرد belê زۆر شارەزا بوو لە بەێ مێژوو belê لە عشیرەت لە هەموو شتەکان belê بەداخەوە ئەو نەما ئەمری خوای کرد xweda rehma xwe lê bike من ئەوەی زانیم هەندێکم شتم زانی لەوی فێر بوو بە سوژی شارەزا بوون سەحبەتەوە خۆش بوو سپاسان ئەم مەمنونین ینی هەمەش مەمنونین بەخێر بێن خدا سەرچاو ژۆ رازی بە دیوەخانەی خۆتان هەر کاتێک بێن خدا ژۆ رازی بە دیوانخانە بخودی بە ئینشاءڵڵا خێر بێ. belê temaşevanên hêja ji Kurdistana Başûr li paytextê Hewlêr bi kek Newzad Mîran Enwer Begra me hevpeyvîn kir derheqê Eşîrê û Herêmê de me agahdar kir dema ji bo bernama me hatibû veqetandin bi dawî bû bernama me verê xediya heta giştina bernamakî dê tengî û taliyê nebînin her şad û bextewar bin Esselamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu.